ئەمڕۆ یەکەم ڕۆژی خولی چوارەم دەبێت ئینشاءالله بیدایەت وتاری سەرۆک کۆمار دواتر سەرۆک ئەنجومەنی وەزیران دواتر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی خولی سێیەم بە پێی مادەی 54 گەورەترین شەخص هەڵەبژێرێ بۆ ئەوەی سەرۆکایەتی جەلسەکە بکە دواتر ناوەکانە خوێنرێتەوە دوای ئەوە بە پێی مادەی 50 سوێندی یاسایی بۆ پەرلەمانتارانی تازا خوێنرێتەوە دواتر ئەبێت بە گوێرەی مادەی 55 دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ بەڵام ئەمڕۆ پێی ناچی هەڵبژێرە لەبەرەوە هیچ اتفاقێکی سیاسی نییە لە بین کوتلە سیاسەکان تا ئەم لەحزەیە کە قساکەین بە نسبەتی کوتلەی زۆرینەوە کوتلەی ئەکبەر کە ئەبێ ڕاگەیەنرێ لەم دانیشتنەیە دوێنە لە میدیاکانەوە گوێتان لێبوو درنگانێکی شەو گوایە سائیرون و نەسر و حکمە گەورەترین کوتلیان پێک هێناوە پێچێ دوای سعات 12 هەندێ ئەم لاولا بووە کۆبوونەوەی تر بووە تا سعات سێ ئەم شەو لایەنە سیاسەکان کۆبوونەوەیان کردووە لەگەڵ لایەنە جیاکان پێچێ ئەو کوتلەیە گەورەیە تا حەدێک وەک خۆی نەما بێتەوە کەمی کردووەتەوە کە لایەنەکەی تر لایەنی کوتلەکەی تر کوتلەی شیعی کە دەوڵەتی قانون و فتحە لەگەڵ هەندێک لە لایەنەکانی تر ئەوانیش 145 کەسیان ئیعلان کردووە تا ئێستاکە بەڕاستی خۆی ململانێکە لە بین دوو لایەنە شیعەکەیە کە هەرێکیان کەوتنێتە بەری ئێرانەوەی شانش کەوتنێتە بەری ئەمریکاوە ئەو ململانەیە تا ئێستاکە بەردەوامەوە یەکلا نەبووتەوە بە نسبەت کوردەوە وەرەقەیەکی حەقی خۆی کە ئەوانەی لە دەستور هاتووە داوای حقوقی خۆی کردووە دوێنە شەو پێشکەشی بە لایەنە سیاسیەکان کردووە بە هەردوو لا کە ئەمە کامەی نزیک بێ لە ئێمەوە بۆ داخوازیەکانمان و ئالەتێکدانراوە بۆەوەی جێبەجێکردنی ئەو داخوازیانەی کە هەمانە نەک هەر داخوازی کە حقوقی خۆمانە لە دەستور هاتووە ئەوەی کە نزیک بێ لێمانەوە ئێمە لەگەڵ ئەوە هاوپەیمانیەکەین تا ئێستا جوابمانە نەداوەتەوە وەک کورد تا ئێستا هاوپەیمانی لەگەڵ هیچ لایەک نەکردووە و پێچی ئەمڕۆ سوێندی یاسایی بخورێ و جەلسەکە هەڵگیرێ بۆ ماوەی هەفتەیەکیان دوو هەفتەکە کۆتا مدعا بێ بۆەوەی جارێتر بێنەوە اتفاقێکی سیاسی بکرێ لەسەر هەر سێ سەرۆکایەتێکە بە یەک پاکیژ بۆ ئەوەی بێنە ناو پەرلەمانەوە ئەندام پەرلەمانەکان بتوانن بۆ هەفتەی ئایندەیان دوو هەفتەیکە بێنەوە دەنگ بدەن لەسەر هەر سێ سەرۆکایەتێکە لەبەرەوەی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران پەیوەستە بە سەرۆکایەتی کۆمارەوە و دوای سەرۆکایەتی کۆمار دوای 15 ڕۆژ هەڵبژێرێتەوە سەرۆک کۆمار دواتر بۆ ماوەی مانگێک داوا لە ڕئیس وزەرای تازاکە کە کابینەکەی ڕابگەینێت تا ئێستاکە شتێکی سەریح و وازح نییە لەلایەن ئەم دوو پێکاتەی شیعەوە کە ئەبێت سەرۆک وەزیران لەوان بێت و کابینەی حکوومەتی تازە تەشکیل بکەن تا ئێستاکە لە ساحەکەیان ماوە و ئەوانەی شەو کۆمەڵێ لەو خەڵکانێک کە چوبوونە ئەو تەحالوفانەوە شەو درنگانێکی شەو کشانەتەوە ئەو قسانێکە لە میدیاوە کرێ ئێستا وانە پێچێشتی تازەتر بێتە کاراوە دکتۆر واژووی زۆر کۆکرایەوە لە هەردوو بەرەکە لە هەردوو ئاراستەکە واژوو کۆکراوەتەوە تا چنێک ئەوانە لەسەر واژۆکان نیگەرانی هەیە یاخود اعتراضات هەیە بەشێکی دەڵێ واژووی ئێمە نییە بەشێک دەڵێ سەرۆک فراکسیۆنەکە یاخود سەرۆک کوتلەکە ئەو تەنها خۆی تەمسیلی خۆیەکان نەک ئێمە ئەمە چەند تا چەندێک دەبێتە هۆکاری پەخستنی کارە بڵێ عملیە سیاسیەکە بڵێ بەڕاستی مکەونی سنی تا ئێستاکە ئەوانن کە هەندێک قسە هەیە کە سەرۆکی کوتلەکان بۆیان هەیە تەوقیع بکەن لە جیاتی نائیبەکان بەڵام وانە نائیبەکان سێرەکەی بە شێوەیە لە شێوەکانە چنە لای کوتلێتر دوایە چنە لای کوتلێتر ئەو واژوانەی کە کرابوو شەو هەندێکشان هەر دەرنەچوونەکە واژۆیان کردووە لەسەر ئەو ئیتیفاقی کراوە یان یەک پەرلەمانتاریان هەیە کە بێن لە لای تەوقیعیان کردووە لە لای سائیرون کە دوێنە لەگەڵ جەماعەتی دەوڵەتی قانون و فتحا بینیانمان یعنی ئەو واژۆیانە واژۆی حەقیقینی ئەگەر حەقیقیش بێ هەندێکی گۆڕاوە و هەندێکشی لە جیاتی تەوقیع کراوە بۆ ئەوەی فشارێک بێ بۆ دروستبوونی کوتلەی گەورە و بۆەوەی ئەمڕۆ ئیعلان کرێ بەڵام وانە زۆریان وەک باسم لێوە کرد دوای 12 شەو هەندێک کۆبنەوە کراوە هەندێکشان نکۆڵیان کردووە لەو واژۆیانە هەندێکشان سەحبیان کردوێتەوە کشاونەتەوە ئەمانە وای کردووە کە ئەو دەنگ و باسی کە شەو هەبوو ئێستا وانە دکتۆر 5 کاندید هەیە بۆ دەستەی بۆ سەرۆکی پەرلەمان لەلایەن سوننەکانە ئەو کاندیدانە لە بەری سائیرونن بەڵام ئاراستەی دەوڵەتی قانون بەشێک لە سوننەکان ڕۆشتون بەڵام ئەو کەسانی کە
کاندیدن لە سونەکان بۆ دەستەی سەرۆکایەتی لە ئاراستەی دەوڵەتی قانونانین ئەمە تا چەندێک ئەوە سونەکان دەخاتە ژێر پرسیارەوە. بەڵێ وەک باسم لێوە کرد سونەکان لە بین خۆیانە متەفاهم نین و کوتلەیەکی بەڕاستی گونجاونین لە یەک بەسەرێکە ئەمێنێتەوە سەر هەر 12 ئەندام پەرلەمانێکیان یەکێکیان دیاری کردووە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران ئەمە وای کردووە کامیان بکەونە بەرە گەورەکەەوە بۆ ئەوەی ئەوکانتر دەنجیان بۆ بدە نەک هەر 5 مڕەشەحیانەیە بووە 7 شەو ئەمە وای کردووە بەڕاستی لە نێو کوتلێ گەورەکانە کەوە کورد تا ئێستاکە ماوەتەوە چاوەڕوانی وەڵامدانەوەی کوتلە گەورەکانەوە هەروە شیعەکانیش ئەزانن کە هەر کامێکیان لە سونەکان بێنە ئێرە ئەتوانن ڕائیەکانیان بگۆڕن بە هەندێک شێوی شتی قانونی ئەتوانن قسەکانیان بگۆڕن بۆی جارێ لەم لابنیا لەولا هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە گرنگی ئەوان سونەکان هەر کوتلێک وەک باس لێوە کردەوەی 12 و 15 و 16 کامیان سەرۆک ئەنجومەن نوێنەران پێک بێنن لەبەرەوە کە یەکێکیان ئەچنە لای کوتلە گەورەکە ئەوەکان ترشی بە دوایە ئەڕۆن بۆ ئەوەی بە هەمان شێوە مرەشەحیان هەبێ بۆ سەرۆک ئەنجومەنی نوێنەران.